ئەمڕۆ لەسەر سنوورەکانی ئێمە مرۆڤ ڕۆبەڕووی مەرگ دەکرێتەوە، ملی لەلاشە دەکرێتەوە بۆ ئەوەی کە بتوانین ڕێز بۆ بوونی مرۆڤ دابنین و بەها بۆ مرۆڤ بگەڕێنینەوە پێویستە لە خۆشویستنی باڵندەیەکەوە مەدەست پێ بکەین. بەداخەوە ڕۆژانە دەیان و سەدان باڵندە بریندار دەکرێن و دەکوژرێن و لە ناو دەبرێن. دیارە لە دوای ئەوەی کە ئەم باڵندەیەش بریندار کرا ئێمە بۆ ماوەی 2 کاتژمێر نەشتەرگەریمان بۆ ئەنجامدا، بەڵام بەداخەوە کە ئەو باڵندەیە مرد. ئێمە ئەمڕۆکە ئەو باڵندەیەمان دوور لە گۆڕستانی مردوەکان بە خاک سپارد. دەمانەوێت لە ڕێگەی سپاردنی ئەم باڵندەیە و بە خاک ئەو پەیامە بە تەواوی خەڵکی کوردستان بگەێنین کە پێویستە پارێزگاری لە تەواوی باڵندەکان بکەن، لە ئاژەڵەکان بکەن، ڕوبەڕووی مەرگیان نەکەنەوە. من تکاکارم لەو کەسانی کە ئەو کارانە دەکەن پارێزگاری لە باڵندەکان بکەن و نەیان کوژن و بیان پارێزن. ئێمەش ئامانجمان لە کارە ئەوەیە کە چۆن بڵێ خەڵک وشار بکەینەوە، ئاگاداری خەڵک بکەینەوە کە ژنگەی کوردستان و ژنگەی وڵاتەکەمان بە بەرەو ئاقارێکی باش ناڕوا، بەرەو لە ناوچوونەڕوا. ئێمەش دەبێت پارێزگاری لێکەین. ئێمەش لە ڕێگەی ئەم کار و چالاکیانەمانەوە دەتوانین خەڵک چۆن بڵێ تا ڕادێک وشار بکەینەوە کە ژنگەی وڵاتەکە خۆیان بپارێزن.